بەشی سێمی بەرنامەکەمانە باس لە وەرزی سەرما و بەگشتی و گۆڕانکاریە کەشوهەواکان و وەروەها ئەو زانستەی پشتی پێبەسترێ بۆ پێشبینیکردن بۆ بابەتەکانی گۆڕانکاری لە پلەکانی گەرما و کەشوهەوا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پێشەوا مستەفا مامۆستای زانکۆ وەروەها شارەزا لە بواری ژینگە. مامۆستا زۆر زۆر خێوی دکتۆرگیان. زۆر جار ئەوە بۆ بە بابەت دەستپێک گۆڕانکاری کەشوهەوای گۆڕانکاری کەشوهەوایی زۆرجار ئەترسین زۆرجار دڵمان پێ خۆشە هەر بەڕاستی گۆڕانکاریەکان ئەوەندە ڕووی داوە بۆتە دیادەیەک لە جیهانا بەگشتی و هەر ناوچەکە ئێمەش بەتایبەت. بەڵێ سەرەتا سوپاس بۆ کەناڵی پێیان بۆم دەرفەتە سوپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیدا گۆڕانکارەکانی کەشوهەوا وای لات و هەموو کەسێک ئاشنایە بەم وشەیە چکە کاریگەریەکەی ئەمەندە فراوان بووە کاریگەرەکەی ئەمەندە فراوان بووە ڕۆژانە هەستی پێەکەین ئەمەش لە ئەنجامی چی ڕووی داوە لە ئەنجامی کاریگەری مرۆڤ لەسەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە سروشدا باشە زیاد بەکارهێنانی ئەو گازانەی کە ئەبنەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی ڕووی زەوی ئەمەش وا ئەکات لە زۆر ناوچە وشکە ساڵی ڕووبدات باشە لە هەندێک ناوچەش لافا و فەیەزانات و دابەزێنی پلەکانی گەرما بە ئاستێکی نامەوە وەگەڵی سەر لەم ڕۆژانە ڕابردووە لە هەموو ناوچەکانی جیهان شتی نامەوە بینرێت لە بابەتی کەش خەڵکی زۆر بۆ دکتۆر دەوری هەیەوانی 8 ملیار شتێکی نێستا وەڵڵا ئەوە کێشەیەکی سەرەکیە چکە تۆ کە ڕێژەی دانیشتوان بەرزە بێتەوە داواکاری لەسەر خواردن زیاد دەکات لەسەر زیادبوونی شوێنی نیشتەجێبوون لەسەر ئەو کەرەستانی کە مرۆڤ پێویستێتی بۆی ژیانی ڕۆژانەی پێبەڕێ بکات بەڵێ ئەمانە هەمووی واکەن سترێسێکی زیاتر خەنە سەرچاوە سروشتیەکان و ئەو گازانێکی کەوەک باسم کرد ئەبنە هۆی گۆڕانکارەکانی کەشوهەوا بەردەوام لە زیادبوون بێت. باشە بەڕێزەوەکوی کە زانستیان لە بابەتەکەیان حەزەکەم زانی ئەم وەرزی سەرمایی کە ئەم ساڵ هەیە لە کوردستانە ئەو پێشبینیانێکی هەیە چۆن دەکرێت وەرزێکی ساردی وەکو پەرمان ئەبێت یاخۆت گۆڕانکاریەکان چۆن دەبن خۆی لە ڕاستیدا کەشوهەوای ناوچە ئێمە یعنی بە زانستیەکەی سەر بە ئەرید و سیمی ئەرۆ ڕێجینێن باشە کەوتونێتە ژێر کاریگەری دەریای ناوەڕاست و دەریای سوورەوە بڵێن وەرزی دابارینی ئێمە دوو دیاردە هەیە کە نیناو لانینای پێوترێت کە ئەمە دوو مستەلاحی زانستی لەوانێ بۆ بینەر کەمێک قرس بێت تێگەشتنی بەڵام بەو شێوەیە هەچ کاتێک لانینا زاڵ بوو بەسەر دیار دەکەیتدا ئێمە وەرزی دابارینمان وەرزێکی خراپە بێ بەڵام خۆشبەختانە کەم بارانیە بێت بڵێ وەک ساڵانی ڕابردوو کە دیاردەی لانینا لە زەریای هێمن زاڵ بوو بەسەر دیار دەکەیتدا مەبەست چییە لەم دیارە ینی پلەی گەرمی زەریای ئاسی زەریای هێمن لە خوار سفرەوەی لە ناقسەکانە باشە ئەمە ژوا کات ڕێژەی شەی پێویست بەرز نەبێتەوە و نەگاتە ناوچەکان ئێمەات لە ڕێی ڕەشە باو کاتێککە لانینا ڕوو لە دابەزینەکە و دیاردەی نانینا بەرزمە کە گەرمی ئاستی ئاوەکە زیاد ئەکات یاتە سفر و بەرزەبێتەوە ڕێژەی شێ زیاتر ئەبێت ئەمە ژوا کات بڕی بارانبارین لەو ناوچانی کە ئەکەونە ژێر کاریگەری ئەو شەپۆلیشیانەوە زیاتر بێت کەواتە ئەم ساڵ تا ئەوەی هەست پێکرا خراپ نەبوو تقریبان کەشوهەوای وەڵڵاهی سوپاس بۆ خۆی گەورە سەرەتایەکی باش بوو مانگی دەمان مانگێکی وشە بوو بەڵام مانگی 12 تا 15 خراپ نەبوو بەڵام خۆشبەختانە ئەم شەپۆلێک لە ئێمڕۆ بەڕێوەیە کە لە باشووری عێراقەوە دێتە ناوچەکانمان چەند ڕۆژێک بەردەوامە بێت شەپۆلێکی مام ناوەندە و پێشبینەکانیش بەو شێوەن کە بۆ دکتۆر بەر لەوەی تاواکە ئەمە پرسیاری ڕەنگە زۆر لە کۆمەلگا ئەبینی بەتابەت جیلی کۆن ئەمە چۆن نەزانن دەستکاری کاری خی گەورەکەن ئەم پێشبینیانە چۆن وەرەگرن ئەم دقیقا یعنی هەنێ ئەپەیە تەنانەت کات و ساعاتەکە پێڵێنێن بە 24 کاتژمێ هەیە زۆرتر جارات و ڕەشە بینەوەی ڕاستیان نەگەن ئەگە تۆزێک بە چڕی بە وردی و زانستەمان بۆ شیکەیتەوە باسێکی و زانستە بکەم بە زمانێکی سادە باشە طبعا پێش هەموو شتێک لە هەموو شتێکیان ماڵێن الله عالم باشە خی گەورە ئازانێ ئەو شتە ڕوئدا بەڵام خی گەورە زانستێکی بەخشیوە بە مرۆڤەکانیش کە بتوان پێشبینی بکەن بۆ دیار سروشتەکان
هەمووان نەزانین ئەو وڵاتانی کە پێشکەوتون وەکو ئەمریکا، رووسیا، چاینا، یابان، ئەڵمانی ئەمانە مانگی دەستکردیانێ باشە ئەم مانگە دەستکردیان لە بۆشای ئاسمان هەڵداوە دوو جۆر مانگی دەستکردمانێ دارێکیان پێ دەوترێت جیۆستیشنەری سەتەلایت دانیشیان پێ دەوترێت پۆلەر سەتەلایت جیۆستیشنەری سەتەلایتەکان کە لە بەرزێکی سەر و 36,000 کیلۆمەترن باشە ئۆربیتەکەن واتە خولگەکان لەو بەرزەیە بە دەوری گۆی زەویە ئاسوڕێنەوە ئەم سەتەلایتانە ئەم مانگە دەستکردانە هەڵگری کامێرەیەکن لەگەڵ سێنسەرێکە باش ئەم سێنسەر و کامێرانە کار دەکەن لە درێژە شەپۆلی ڕووناکی بیندا و بۆ سەر و بڵێن ئینفرارێت هەتاوەکو تیشی ڕادار هەڵدەسن بە تۆمارکردنی هەموو جوڵەیەکی هەورەکان دروستبوونی هەورەکان باشە مەسەلەن دروستە بێت لە سەرۆخانوس ئاراستەی باشیان لایە ئەزان بە ڕۆکو ئەتیجاهی ئەبێت باشە وێنە ئەگرن وێنەکان کە ژیرا ئیشی سەتەلایتەکان لێرە کۆتایی دێتە سەر ئیشی ئەوانەی کە ئەکسپرتن سکیڵیان هەیە بەهرەیان هەیە میترۆلۆجیستن واتە کەشناسن دێن هەڵەسن بە شیکاری ئەم وێنانە باشە سەتەلایتەکان داتاکان ئەخەنە بەردەستی شیکەرەوەکان ئەمانیش چەند مۆدێلێکی کەشوهوایان هەیە مۆدێلی زۆر ئالۆزن بە ئەلگۆریزمی زۆر قورساتی ئەپەڕن هەڵدەسن بە پردیکت پێشبینی باشە لە هەموو شتێکی شاب ئەمازانین لە زانستا پلس ناقص شتێکمان هەیە باشە کە پردیکت ئەەکەین حتمما بەشێکمان هێشتۆتەوە بۆ هەڵا باشە لەوانەیە ئەو پێشبینی کە کراوە مثلەن تۆڵی ئەمڕۆ لە سلێمانی 10 ملیم بۆ 15 ملیم باران باری نەبارێ احتیمالە مثلەن 20 ملیم باری احتیمالە 5 ملیم ژبارێ چکە پێشبینەکە 100% نییە باشە بەڵام تەواوی پرۆسسەکە بەو شێوەیە مانگە دەستگرەکان هەڵەسن بە پێدانی وێنەکان بە میترۆلۆجیستەکان ئەمانیش لە ڕێگەی نۆمریکال مۆدلێکەوە یا کۆمپیوتەرێکی مۆدلیەوە پردیکتی کەش و هەواکەن وەیسا هەموو ئەپوشت زۆر دروستەکرێت لەلایەن شەریکەکانەوە خاستان لە سمارتفۆنەکان خۆمان دەتوانین ڕۆژانە چاودێری کەش و هەواک بەس دکتۆر یعنی ئەمە تەجروبەی چەند ساڵێک ڕەنگی تر توانین بڵین پێشبینیەکان نزیک ئەکەونەوە زۆر لە ڕاستی تۆ هەمان شەپۆلت هەیە هەمان حاڵەتە دەوانە ئەمە ئەوە تۆزی قورسە پێشبینی بکەی مەسەلەن هەتاوەکو فترەی زەمانەکەت نزیکتر بێت پێشبینەکەت ڕاستە دەرەچێت باشێمە خۆی ئێستا مەسەلەن مۆدلی GFSمان هەیە هەموو 6 ساعات جارێک خۆی ئەپدەیت دەکاتەوە باشە لە ڕۆژێکا 4 جار خۆی ئەپدەیت دەکاتەوە لەسەر ئەساسی ئەو زانیارانی کە لە مانگە دەستکردەکانەوە داعوەزێت بۆ سەر سوپە کۆمپیوتەر ئەوش پرۆڤاید دەکاتەوە بۆ لە ئۆنلاینەوە بڵێن شێری ئەکاتەوە لەگەڵ بەکارهێنەرەکانی خۆی باش ئەمە لەلایەک بەڵام تۆ بێت ساڵی ڕابردوو 2 ساڵ ڕابردوو بکەی بە بنەمایەک بۆی بزانانی ئەم ساڵ بڕی دابارین ئەمە شەرەچێتە سەر ئەساسی چکە ئمە پرێدیک لەسەر ئەساسی چیەکەین لەسەر ئەساسی زانیاری ساڵانی ڕابردوو و ئەوەی کە ئێستش لە وجودا هەیە لەسەر ئەساسی ئەمەیە مۆدیلەکە ڕان ئەکرێت ئیشی پێ ئەکرێت ئەکرێتە بواری جێبەجێکردنەوە بۆی پێشبینی بکەیت بۆ ڕێک ڕۆژە 15 ڕۆژە یاخود مایەکە باشە بەس لەو کێسە ئەپی زۆر هەیە سەبارەت بە کەشوهەوا لە ڕاگەاندنەکانەوە ئەیبینین لە سوشال میدیا چەندین جار ینی ئەم پێشبینیانە بڵاو ئەکرێتەوە پشت بەسن بە کامیان ڕاستە ئایا هەمیان وەکو یەکن یان دەکرێت لایەنێکی فەرمیزانستی هەبێ زیاتر پشتی خۆی هەمویان هەندێکیان چونەتە بابەتی کۆمەرشیاڵە بابەتی بازرگانێت و ئەبێ کڕی مەسەلەن ئەڵێ پرستیشن بارانبارین تێمە تمپریچە تایم بەڵامی دایرکشن و ریلێتیڤ هیومیدیتی و سۆلار رادیشنت نادەمێ ئەوانەی مەسەلەن بۆ لایانی زانستی بەکارێنێ تەواوی ئەپەکان پشت بە چەند مۆدلێکی کەش و هەوا بەستن یعنی ئەوەی ئەپەکان خۆیان پرێدیک بکەن ئەمانیشە چون زانیارەکە لە شوێنی کە وەرەگرنەوە لە ڕێی سیستمێکی داتەپەیسەوە بە بەردەوامی ئەپدەیتی ئەم ئەپە ئەکرێتەوە لەلایەن مۆدێلە سەرەکیەکەەوە لەن هەمویان بەناوبانگتر ئەوەی کەوتم گلۆبال فۆرکاست سیستمە GFS ئەوە زۆربەی چەناڵەکانیش پشتی پێ ئەبەستن بۆ پێشبینی ڕۆژانەی کەشەوە بۆ بەڕاستی قورسە بڵێ چی ئەپێکیان لە هەمیان باشە بەڵام من بۆ خۆم زۆر پشت بە وێزە ئەکوێزە ئەبەستم یعنی بۆی بزانم بڕی بارانبانین لە هەفتەی داهات و 2 هەفتەی داهات و چۆنە بێت تقریبا بەنسبەیەکی باش ئێمە لەکوێ ئەو زانستیان لە کوردستانە توانیوانە پشت بەستنەکانمان باش بێت زانم ئەو زانیاریانی کە بڵاوەکرێت ئێمە خۆمان بە بەکارهێنەرەزان باشە ئێمە بەکارهێنەرین تر چکە خۆمان ئەو شتەمان کرێت نەکردو دروست نەکردو باشە یاخود مۆدێلەکەشمان دیڤلۆپ نەکردو ئێمە تەنها زانیاریەکان وەرئەگرین و ئەیبەخشینەوە لەم ڕۆ کەسانی شارەزامان هەیە ئەتوانن هەستن بە شیکاری ئەم
بە تایبەتی بەشی کەژناسی کە لێرە باسەکرێت ئەوش کەسی شارەزای ئەوێتەوە هەستی بە شیکاری ئەم زانیاریانە بە شێوەیەکی ڕاست و دروست بیگەنیتە گوێگر بیکەنیتە بەکارهێنەر چکە هەمومان نەزانین بابەتی کەشناسی و کەشوهەوا پەیوەندی ڕاستە خۆی بە ژیانی تاک بە تاکی هەمومانەوە هەیە تۆ پێشەوەی بێتە دەرەوە ئەمڕۆ لە ماڵی خۆت پێویستە پلانە دەبێ بزانین کەشوهای سبێنە چۆنە جلێکی گەرمتر جلەی گەرم لەبەرێکی ئاسایی ڕێاب یعنی بە پلانە دەبێت پلانەکەش لەسەر بابەتی کەشوهاوانە کاریگەری ڕاستە خۆی هەیە پلانی ڕۆژانیتی لەسەر دابنێت بڵێ زۆر باشە کاک دکتۆر ئەگەر تۆزێکیش باز لە وڵاتانە کرێت کە گۆڕانکاری کەشوهەوا تێدا ڕویان داوە ئەگەر هەڵ نەوازام عێراق یەکێکە لەو وڵاتانە لە کاتێکە بزانام مەحەلی عێرابمان یان ئەگەر بۆ زمانە سادە بڵێم لە ڕوانگەی ژینگە و کەشوهەوا چییە یا ئەوەندە زوو ئازاد لە لیستەکەیە هەین وەزعمان چۆنە واللهی سەریح بێن وەزعمان زۆر خراپە زۆر خراپ باشە لە چ ڕوویەکەوە لە چ ڕوویەکەوە لە ساڵی 2019 نەتەوەیەگرتوەکان راپۆرتێکی بڵاو کردەوە عێراق بە پێنجەم وڵات دانراوە کە زۆرترین کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهای لەسەرە وازم هەر بە دیجلە و فڕاتەکەمانە دیارە ئەیکەم بەسێتەوەرەوە پرسیارەکە جەنابەت بەسێتەوە وەڵامێ یەکیان دیاردە سەرچاوە سروشتیەکانمان لێ دەرکەوتووە دووهەم کاریگەری وڵاتانی دراوسێ سێهەم کاریگەری ناوخۆ باش کاریگەریە سروشتیەکان وەکو چی بەرزبوونەوەی پلەی گەرمی لە عێراقا حوت هێندەی تێگڕای هەموو جیهان مەسەلەن ئەگەر لە هەموو جیهانە یەک پلە بەرز بوو بێتەوە پلەی گەرمی بە پێی راپۆرتی نەتەوەیەگرتوەکان لە عێراق حوت پلە زیاتر بوو باش من نامێت بە سیاسیکە ئەمە لە سیاسی یا شانسمانیان هەن نەکبەتیە یا خۆمان لی نازانین بۆی عێراق بێاوازەوە هەڵکەوتەی جوگرافی عێراق کەوتوینەتە ناوچەیەکی بڵێن میدڵ ئیست ناوچەی وشک و نیمچە وشکین کەشوهاکەمان خۆی کەشوهایشی نالەبارە باشە لە ڕێکی ئێمەش لە تەنیشتمانەوە لە ڕاست و چەپمانە وڵاتن بەڵام بووەک ئێمە ئەوەندە ئەگەر باسی تورکیا بکەین تورکیا ئەو کەوتۆتە مێدیترێنیان ڕیجل باشە یعنی کەشوهاکی لە ئێمە باشترە ئێستا بۆ نمونە ئێمە ناوچە شاخەکەمان باشترین لە ناوچە گەرمە سێرەکان باش نییە ئەمە لە ڕووی جوگرافیەوە ناتوان هیچی لەگەڵا بکەین تەواو خوای گەورە دروستی کردوین و کەوتوینە بقایەوە ئۆکەی جا بێم بۆ سەر وەڵامی پرسیارەکەی ڕابردوو بەرزبوونەوەی پلەی گەرمی تێک ڕای بارانبارین ساڵانە ساڵێک زۆر کەمە بارێ ساڵێک زیادە بارێ جاری وایە ئەو بڕەبارانی کە ئەبارێ بێتەوەی کارەسات کەمە بەڵام لە کاتێکی لافاو لە کاتێکی زۆر کەمە بارێ بڕێکی زۆر ئەوێ زیانی مادی مانەوی لێ وشکە ساڵی تونت ئەمە دوای ئەوە کە ئەمانە ڕوویە کەمبوونەوەی ڕووپۆشی خاک غیتائی نەباتی باش سەوزەوات ئەمانە کەم بێت و دوای ئەوە هەمووشی لە 20 ڕۆژ لە 20 ڕۆژە 8 شەپۆلی خۆڵبارینمانە بوو باشە ئەمە کاریگەری هەیە لەسەر تەندروستی تاک بە تاکمان لەسەر زیندەوەرەکان لەسەر اقتصادمان لەسەر ژینگەمان ئەمە هەموو ئەو فاکتەرانە کە لە سروشتیەکەەوە دەرکەوتون لە عێراقا ئاژەڵێکی زۆریش ببوونی ئەو مردنیگەنە ئەمە زۆر بۆ خۆی کاریگەریەکی ژینگەی خراپە لەسەر ڕێقسێ جەنابتە تەواو دوو خاڵەکەی ترک وڵاتانی دراوسێ سیاسەتی بەڕێوەبردننی ئاو لە وڵاتانی دراوسێ سیاسەتێکی گونجاو بۆ خۆیان بەڵام لە گونجاو بۆ ئێمە چکە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە تۆ هەستیت بە گۆڕینی ڕێڕەوێکی ڕووبارێک کە خوای گەورە بە سروشتی دروستی کردو چکە ئێمە زانین ڕووهەنی ڕووبارمان هەیە وڵاتی ڕووباری نێودەوڵەتین وەکو دیجلە و فرات وەکو زەیب چووک سیروان کە چەند وڵاتێکی بڕی ئەم ڕووبارە بێ بۆ ڕووبارێکی نێودەوڵەتی هیچ وڵاتێک بۆی نییە ئەم ڕێڕەوە قەتەکە لە شانسی خۆمان حکوومەتی عێراق ئێستا لەو ئاستی بەهێزیەدا نییە بەڕەنگاری ئەم خاڵە بێتەوە باشە دیجلە و فرات زۆر کەمیان کردووە ئاستی ئاوی دیجلە و فرات ئەوە بەڵام کەم تەرخەمیش هەیە لە دروستکردنی بەندا و بێگومان هەیە چکە ئێمە ئەو گەزانین ئەوە ئەتوانین ناتوانین بەڕەنگاری ئەو سیاسەتی بەڕێوەبردننی ئەوە بینەوە کە لەلایەن وڵاتانی دراوسی ئێران و تورکیا بەرەو کوردستان نەکرێت بەڵام ئایا سیاسەتی ناوخۆی خۆمان سیاسەتێکی گونجاو بووە کە ئەمە تەوەری سێمێتی ئایا سیاسەتێکی گونجاو بووە پێشەوەی بێمە سەر پلان زیادبوونی ڕێژەی دانیشتوانمان هەمومانە زیادبوونێکی زۆرە باشە زیادبوونی شوێنی نیشتە جێبوون بەبێ پلان زیادەکە شارەکانمان باشە ناوچەی سەوزایی بکوژێنەرەوە بیکە بە شوێنی نیشتە جێبوون زایم چ کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر ژینگە ڕۆژانەی بین بەداخەوە هەموو شوێنە سەوزەکان وایلات دوای ئەوە شتێکمانەی پێ دەوترێت
کلایمت ئیمیگریشن یاخود دراو ئیمیگریشن کۆچی ئەو کۆچی کە بەهۆی وشکیەوە ڕوئەدات هەمانە زانین لە باشووری عێراقەوەیسە پار و پێرار بحیرەی ساوە ئەو هەر بە تەواوی وشکی کرد حملێنی خۆمان ئاوەکەی زۆر دابەزیەوە دوکان دەربەندی خان هەموو ئەمانە وا ئەکەن ئەو خەڵکەی کە اعتیماد بۆ سەرچاو ئەویان نابەستن لەو شوێنی خۆیان نەتوانن بمێنەوە کۆچ بکەن کۆی قسەکە لە ئاخیرە ئەوەیە ئێمە چی بکەین بۆ ئەو بڕئاوەی کە هەمانە لە ناوخۆی کوردستان ئایا لە ناوخۆی عێراق سیاسەتی ناخۆت سیاسەتی ناخۆ ئەبێ سیاسەتێکی گونجاو بێت نەوەکۆی مەسەلەن من بڵێم ئەو کە گۆڕانکارەکانی کەشوها دەرکەوتەوە تاو دەرکەوت ئەی چیمان پێ بۆی بەرەنگار بینەوە وانە ڕاستە چیمان پێ پلانمان چییە ئەوە دابنیشین و چەند ساڵی کە دانیشتوانی عێراقەوەی کە ئاوی نامێنێ زەفەکە بەرە کوردستان ڕێگریشی لێ ناکرێت ڕاست باشە ئەوانەی کە ئیشی ئاژەڵداری و لا دێنشینەکان کە شوێنی نەما مەسەلەن ئاژەڵەکانی تیا بە خێوکات مەجبور دێ بۆ ناوچەکانی خۆمان ئەم ساڵی ڕابردوو ئەم ساڵیش من خەڵکم بینیوە لە گەرمەسێرە و هاتوۆتە ناوچە کوێستانەکانمان ئەمە کۆچێکە بەهۆی گۆڕانکارێنگە کە شوها ڕوئەدات واکە لەو خەڵکی ئەو ناوچە بێتە لای تۆ بژی لە ئەنجامدا سترێسێکی زۆر دێتە سەر ئەو خەڵکی کە لێرە لە شارەکەی خۆی نیشتەجێ باشە مەسەلەن ئەگەر شاری سلێمانی من ئێستا بە تاوی نازانم ڕۆژی دانیشتوانی شاری سلێمانی چەندە بڵێن گریمان ملیۆنێ کەسە ساڵ ڕۆژانە پێویستمان بە مەسەلەن 1000 متر مکعب ئاو هەبێ بۆ شاری سلێمانی کە و خەڵکەش هات وەلامانە و کاتە بڕێکی زیاتر ئاومان پێویستە بێت ئەگەر ئاوی پێویستیش لە بحیرەی دوکان کۆنە ببەوە لەکوێ بێنین کاتە بارینی زۆریش لەم کاتە نابێتە جێی دڵخۆشی ئەگەر سیاسەتێکی بەڕێوەبرنی ئاوی باشمان نەبێت ڕێک وایە هەر چەندە بارانمان بارێت ئەگەر بارانەکەمان بە شێوەیەکی ڕاست و دروست کۆ نەکردەوە ئیدارە نەدا بە هەدەرماندا هیچمان کاتە چەند بەنداوێکی باش و هێنانی سیستەمی نوێی کاری ئاودێری کشت و کاڵیەکرێ بڵێن ڕێژەیەکی باش گرفتەکان چارەسەرکە وڵی پێش هەموو شتێک ئەبێ ئەگەر لە مرۆڤی هاوڵاتی ئاسایە و باسیکەم هەتاوەکو پۆلیتیکڵێک هەتاوکو سیاستمەدارێک هەتاو کار بەدەستێک هاوڵاتی ئاسایی ئەبێت ڕۆشنبیری خۆی وا بەرز بکاتەوە کە بزانێت ئەو بڕاوی کە لە بەردەستێتی بڕێکی مەحدودە بزانێت چۆن بەکاری ئەهێنێ ئەمە لەلایەک دووش بابەتی ئاو ژینگە کەشوهەوا بابەتی سەرەکی بێ لای کار بەدەستان یعنی ئەوانەی کە بابەتی ژینگە لایەن بابەتێکی گرنگە بە پەنجەی دەست ئەژمێرێن لە بڕیاردان باشە یعنی هێشتا نەبوو بە خەمیان ئەوە کێشەکە یعنی ئەگەر بۆ منە زۆر جوانە ئەتوانی فشارێک دروستکەن هیچ کۆمەڵە کار بکرێت مەسەلەن گریمان من کار بەدەستم ئەگەر بابەتی ئاو بابەتی ژینگە خەمێکی سەرەکیم نەبێت گرنگیشی پێ نادەم باشە ئەگەر وا بڕات بۆ ساڵانی ئایندە نەتوانین سیاسەتێکی گونجاو لە بەڕێوەبردنی ئاو خاستان بۆ ناوچەکانی خۆمان پەیڕۆ بکەین ئەو کات ناتوانین بەپێی پێویستی زیادبوونی دانیشتوان زیادبوونی شارەکان زیادبوونی پیشەسازی ئەو زیاد پێویستیانی کە ئێستا لە دنیای تەکنەلۆژی ئێستا هەیە بۆ ئاو بتوانین بەردەستی بخەین دکتۆر هەر سیاسەتی ناوخۆ بەستمەوە بم پرسیاری ترەوە واتە ئەمە خۆمان لە ناو خۆشمان نامانتوانێت ئاوێکی باش گلبینەوە چ ڕێژەی شێ بەرز بێتەوە لە هەواکەمانە یان کەشوهاکەمان سۆز بێتەوە چونکە ئەگەر ئێستا لە خەریتەیە بێنێ پێشای خۆمان لە ڕۆژهەڵاتمانەوە ئێمە کامل ئێرانمان هەیە ڕۆژاواشمانەوە سعودیە و ئەردن و سووریا ئەمانەمان هەیە یعنی سعودیە وڵاتێکی گەرمە بینین لە کەعبە بەفرەبارە لە تێوەڵە پیاوە سووتە ینی ئەمە گرفتەکە ئەلێرەیە ینی مەسەر لەمە دەرناکە ئەمەش هەر خەتاکەی خۆمانە ئەوان توانیوانە شتێ بکەن لە ناوخۆ ئەمەیان پەیوەندی بە گۆڕانکارەکانی کەشوایە کە دیاردێکی زۆر نامۆیە بەڕاستی بێت یعنی ئەتوانین بڵێن ئەوان جیهانیە ساڵانی ڕابردوو تاپ ئەسڵان نیمچە دوورگەی عەرەبی سعودیە کوێیت ئەوانە ناوچەیەکی زۆر کەمباران و وشکن ئەوەی کە ئێستا تیای ڕوئەدا دیاردێکی نامۆیە یعنی دەرئەنجامی ڕاستەوخۆی گۆڕانکارەکانی کەشوهایە دەرکەوتۆ لێ باش ساڵان کە بڕی شەی پێویست دروستە بوو هەورێک دروستە بوو لەسەر دەریای ناوەڕاستوانە زۆربەی کات بە ئاراستەی باکوور بڵێن باکووری کوردستانی خۆمان هات ئەگەر بچوایە بەرەو خوار ئێستا ئەم دووشەپۆلی ڕابردوو کە ڕووی کردووە سعودیە لافای دروست بوو تەرزەی دروست کرد ئەنبار باشووری عێراق بڕی هەورەکە ئاوە دێتە سەر سووریا ئەڵێ سەیتەڕیان بۆ داناوە نایەت بەم دیوە
گەرم پرسیارێ من نازانم تا چنێک زانستیە ئەتوانین یان با بڵێن زانستی مرۆڤ ئەوەندە پێشکەوتووە لە ڕێگەی شەپۆل و سوڕانەوەی و هەموو مانگە دەستکردەی بە دەوری خولگەیەکە با بڵێن لە بۆشایی ئاسمانە بتوانێت ئاڕاست و ڕێڕەوی هەورەکان و شەکان بگۆڕێ نەخێر نەخێر بەس ئەم سەیتەرەی هەر خوایە یان تەنها خوای گەورەیەچکە جوڵەی هەورەکان پەیوەندی بە باو هەیە پەیوەندی بە بڕی پەستان ئایا پەستانت بەرز یاخود پەستان نزمە لەو ناوچێ ئەمە واکات مەسەڵەن پەستانە ڕێگری ئەکات لە هەورەکە مەسەڵەن ئەو فترەی ڕابردوو لە ئێمە دەرەجەی حرامان دابەزی بوو ڕێگریکی لەو بڕ هەورەی کە بێت پێویست بوو بگاتە ناوچەکەمان ئاراستی باش بەرەو باشووری عێراق بوو بارانەکە ڕۆی بۆ ئەوێ ئەوەی کە ئەمڕۆ دێت ئەگەر ئاراستی باکەمان تۆزێ بەهێزتر بێت بۆ ناوچەکەمان دێتە سەر سلێمانیوان و بەشێکی هەولێروانە شەگرێتەوە بەشکم خی گەورە ڕەحما پێوگای شەڵابگاتە نزیکی ئێستا بینین یان شاخەکانیشمان بۆ بەیەکی نیشتە جێبوون بەداخەوە ئەگەری ئەمە ڕژی بەفربارین لە بۆن من ناوچە شاخاوەکانیش کەم بکاتەوە و بێتە هۆکاری هەم کەم بوونەوەی ئەو خۆی زیادبوونی مەسەلەن شوێنی نیشتە جێبوون لە ناوچە شاخاوەکان کاریگەری نابێت ڕاستەوە خۆچکە و مەسەلەن بۆقای بچوک بچووکن لەسەر بڕی دابارین لەو ناوچانە چکە هەمومان نەزانین ئەو شەپۆلی کە دێت عادەن لەگەڵ بەرزبوونەوەی ئاستت لە ڕووی دەریاوە شێوەی دابارینەکەشی ئەگۆڕێت باشە لە هەندێک کاتە لە ناوچەکان مەسەلەن بڕی بەفری پێویست هەمومان نەزانین ساڵان ڕابردوو پێرەمەگرون بە تەواوی سپی دەبوو بەڵێ جاری وا دڵمان بوو بەفری ئەوێ خۆش بەدەوەی سەر بەدەگمە نەیبین مەسەڵەن ئەم دوو شەپۆلی ڕابردوو باری وازان یەک جار دوو جار ببینیم سەری سپی بوو ئەمەش هەمووی کۆی قسەکە لە ئاخیراوە چێتە سەرەوەی کە کوردستان عێراق زۆربەی وڵاتەکانی کە کەوتونەتە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە تاو کاریگەرین بە گۆڕانکاریانی کەشوە باشە بە چ پلانێک دەتوانرێت ئەم بارودۆخە باشتر بکرێت هەم لەلایەن دەسەڵاتەوە هەم لەلایەن کەسانی ئاساییەوە هەرێکە و لەلای خۆیەوە خۆی پلانەکە دوو لایەنیە لایەنێکیان نێودەوڵەتیە لایەنێکیان ناوخۆیە باش ئێمە وەکو خۆمان وەکو کوردستان وەکو عێراق لەوەیە بەشێکی کەممان بەربکەوێت لە کاریگەری لە گۆڕانکاریەکانی کەشووە وڵاتە پیشەسازی گەورەکانن بوونەتە هۆی گۆڕانکاری لە کەشووە بەڵام کاریگەریەکەی زۆرتر لە سرێمە دەکەوێت من ئەمە بەجێتی زۆر سەیرە بزە بدوایە ئەو وڵاتانە پیشەسازی خۆیان نەگەن بەڵام خراپەکەی بۆ ئێمە لە لیستەکە ئێمە هاتوونەتە لیستی یعنی لە خراپترین ئەو وڵاتانەی کەوتونە ژێر کاریگەری کەشووە باشە ئەمەش بۆ لۆکیشنی ئێمە گەڕێدەکە لەڕوو جوگرافی کەوتون لە کوێی نەخشەی جیهانەوە بەڵام چی بکەین بێگومان ئەو وڵاتانەی کە پیشەسازی بەهێزیانە ئەبێ خۆمان نەزانیان چەند کۆنگرەگراوە کۆنگری کەشوانی ئەم ئاخریان لە میسر بوو ئەبێ هەستن بە کەمکردنەوەی ئەو گازانەی کە ئەبنەخۆی گەرمبوونی بەرگە هەوای زەوی ئەمە خاڵەکە قسەی لەسەر ناگری ئەبێ پشت ببەسرێت بە چۆنەڵێ گرین ئەنەرژی وزەی سەوز وزەی نوێ بووە ئەو زانەی کە گاز فڕێنادەنەوە بەرگە هەوا باشە لە ئاسی ناوخۆشە پێویستە یەک ڕۆشنبیری تاک بەهێز بکرێ کەناڵەکانی ڕاگەیاندن ڕاگەیاندکارەکان هەستن بەکاری خۆیان بۆ تەعویە و ڕۆشنبیریکردنی هاوڵاتیان لە بابەتی گرنگی ژینگە لە بابەتی گرنگی پاراستنی ڕووپۆش لە بابەتی گرنگی پاراستنی زیندەوەرەکان چکە هەر هەمومان پێکەوە سیستمی ئیکۆسیستمێکی زۆر جوان پەیوەندیمان بەیەکەوە یعنی تۆ ئازاری گیاندارێکە دەی لە لایکەوە تۆ ڕاستە ئازاردا بەڵام ئازارێکت پێ ئەگاتەوە لە لایەک ترەوە دڵنیا بە پێدەگاتەوە دارێکە بڕیتەوە لە لایکەوە ئازارێکت پێگاتەوە ئایا لە بڕی کەمبارینەوەی لە هەج لایەنێکەوە بێت ئەمە لەولایەن لەلایەنی حکوومەتیشەوە پێویستە پلانی کورتخایان و درێژخایانیشان هەبێت بۆ بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی کەژوهەوە و خاستن کەمبوونەوەی سەرچاوەکان بێت بەڵێ دکتۆر پێشەوا مستەفا مامۆستای زانکۆ و سپۆر لە واری ژینگە و کشەوە دەستکان خۆشمە دوادارین ئینشاڵڵا هەموو لایەک وشیار بین بەڕاستی هەمومان بەرپرسیارین لە بەرامبەر پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان جا ژینگەی ئاوی بێت وهروەها پارێزگاریکردن لە دار و درەخت و سەوزەوایەتی و ڕووپۆشی سەر
خاک بۆ ئومێدەین هەموومان لایەنە پەیوەندیدارەکان گەرچی من هیچ ئومێدێکم بە لایەنە پەیوەندیدارەکانیە بەداخەوەم قسەڵێم زۆر بێ ئومێدم دەبوو لە وەزارەتی پەروەردە لە قۆناغیەکەوە تا سەر وشیاری ژینگەیی و وەروها کۆمەڵێک وەک میوانە بەڕێزەکانیشمان ئاماژیان پێکرد پلانی نزیکماوە درێژماوە هەبێ بۆ ئەوەی کۆنتترۆلی ئاو بکەین ساڵانە لە زستانانە بارانێکی باشە بارێگە چەندین بەنداو هەبێ ئاوەکە گل بداتەوە یاخود کۆمەڵێک سیستەمی نییە لە بواری ئاودێری پشت و کاڵ بەکاربێنرێ ڕەنگە ڕێژەیەکی ئاو بۆ چەندین کەس کە لە بواری فەلاحەتا کارەکەن سوودی لێوەگرن بەڵام ئێستا ڕەنگە تەنها یەک کەس خەساری بدا و سوودی نەبێت ئومێ دەکەین هەمومان بە یەک دەست و یەک دەنگ و یەک ڕەنگ کوردستان بپارێزین